باشە گفتوگۆکەین لەسەر چارەنووسی ئاسایشی لوبنان لە نێوان ئاگربەستی ئەمریکا و هێرشە بەردەوامەکانی ئیسرائیلە لەسەر ئەم پرسە من میوانێکم هەیە حکمەت شەحرور نووسەر و شرۆڤەکاری سیاسی کە ئەو لە لوبنانەوە لەگەڵمانە بەڕێز شەحرور ئەم کاتت باش وەکەی بینین ئەمریکا و ئێران ڕۆشتونەتە ئاگربەستێکە ئاگربەستێکی کاتیەوە وە گفتوگۆوەکەن حیزبوڵای لوبنانی ئەم شەڕەی لەگەڵ ئیسرائیل وەک پشتیوانیەک بۆ ئێران هەڵگیرساند ئێران خۆی ئێسا چێتە دانوستانەوە ئاگربەستی ڕاگەیاندووە بەڵام وەکە بینین هێرشەکان لەسەر لوبنان تا ئێستا بەردەوامە لەلایەن ئیسرائیلەوە چارەنووسی لوبنان چییە بێت لەم سەروبەندەیە؟ دوای سلااو ڕێز بۆ ئێوە بۆ بینەرانتان سەرەتا دەستپێکی ئەم جەنگە لە پێناو ڕزگارکردنی خاچی لوبنان بوو نەک تەنها پاڵپشتیکردنی ئێران سەرەتا هاوکێشەکە بەم شێوەیە بوو بەڵام کاتێکەوە بەرژەوەندی باڵەکان گۆڕانکاریان بەسەرداهات دۆخەکەش گۆڕانکاری بەسەردەهات بەڵێ لوبنان لە ڕووی نێودەوڵەتیا پاڵپشتی ئێرانی کردووە ئەمەش لە چوارچێوەی ئەو ناونیشانەیە کە مقاومەی ئیسلامی بەرزیان کردوتەوە بەڵام بە پلەی یەکەم بۆ بەرگیرکردنە لە خاچی لوبنان بە پلەی یەکەم بەڵام ئێستا ئێران کە چۆتە دانوستانەوە چۆتە ئاگربەستەوە ئەو زانێرانەی لە کۆمەلگەی نێودەوڵەتی لە فەڕەنساوە دێن لوبنان لە دڵی ئاگربەستەکەدا بوو لە دڵی ڕێکەوتنەکەدا بەشێکی سەرەکی ڕێکەوتنەکە بوو کە پێویست بوو ئیسرائیل پابەند بێتە بەڵام نەتەنیاهۆ هەوەکو هەمیشە بەڕاستی پابەندی پەیمانەکانیان نابن پەیمانەکان جێبەجێ ناکەن نەتەنیاهۆ هیچ بەرژەوەندێکی لەو ڕێکەوتنەدا نییە بەڕاستی ئیسرائیلەکان ئەوان دڵگرانی خۆیان نیشاندا کەوا ئایا چۆن سەرۆک ترامپ ڕێکەوتنی واژە کردووە بەبێ ئیسرائیل بەبۆی ئەم هۆکارەوە ئیسرائیل بەڕاستی لە بەرەبانی ئەمڕۆوە زیاتر لە 900 کەس کوژراوە بریندار بوون بەڕاستی هێرشی زۆر کراوە هێرشێکی زۆر کراوە بە گوێرەی ئەو ئامارانە قوربانێکی زۆری لێکەوتوتەوە زۆرینەیان بەڕاستی هاوڵاتین کە لە ماڵەکانی خۆیان دانیشتبوون لە شەقامەکان بوون بەڕاستی مقاومە وەڵامی ئەم پێشەلکارانەی دایەوە پابەندە بە وەڵامدانەوە بەڵام پابەندەکەی سنووردار دەبێتە بۆ چەند کاتژمێرێک دەبێت چونکە ئێران داوای کردووەکەوە پابەند بین بەو ئاگربەستە بۆ ئەوەی کەوە ڕەوایەتێکی نێودەوڵەتی هەبێتەوە کاتێکەوە مقاومە وەڵامی دەبێتە ئەمە بەڕاستی هەروەکو گوتمان دەبێت باشە بەڵام ترامپ لە دوایین لێدوانە ئەڵێت ئاگربەست لە لوبنان بەشێک نییە لەو ئاگربەستەی کە ئێمە لەگەڵ ئێران ئەنجاممان داوە ڕاستە ئەمە کودەتایە لەلایەن سەرۆکی ئەمریکاوە لەسەر بڕگەکانی ڕێکەوتنەکە ئێران دووپاتی دەکاتەوە کەمێک لەمەبەر لە ڕێگەی گوتەبێژی لە ڕێگەی گوتەبێژەکەیانەوە گوتەبێژی ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی ئێرانەوە لوبنان لە دڵی ڕێکەوتنەکەدایە ئەوان وایەن گوت ئێران خۆی ئامادە دەکات وەڵام داتەوە ئەگەر هاتوو کۆمەلگەی نێودەوڵەتی وەڵامدانەوەی نەبوو لە هەمان کاتدا هەڕەشەی داخستنی گەروی هورموزی کردەوە ئەگەر هاتوو ڕێکەوتنێکی گشتگیری هەبێت لە عێراق و لە یەمن و لە لوبنان ئێران هەڕەشەی کرد بڵێ طبعا لەو دەخاڵی کە ئێران پێشکەشی کردووە یەکێک لە خاڵەکانی تایبەتە بە لوبنان بەڵام ئەمە پێشکەش کراوە بۆ گفتوگۆ نەک ئاگربەستەکە پێم وابێت بەڵام بە هەر حاڵ ئێسا ئێمە بینین خەڵکی لوبنان باجی ئەم بارودۆخەدەن خەڵکی سڤیل باجی ئەم بارودۆخەدەن ینی ئێوە لە لوبنانەوە لەگەڵ ئێمن ئەگەر پێمان بڵێ بارودۆخی لوبنانیەکان لەم جەنگەدا چۆن بوو زۆر ڕوونە کە ئیسرائیل بەڕاستی ئەم دۆخەی قۆستۆتەوە وەکو هەمیشە وێرانکاری زۆری دروست کردووە لە تەواوی و پانتایی خاچی لوبناندا شوێنێک نەماوە لە لوبنان شارۆچکەیەک شارەدەیەک لە باکوورەوە بەرەو باشۆر هیچ شوێنێک نەماوە تەنانەت بەیروت و زاحیە بەڕاستی بۆردمان کراوە خەڵکی تێدا کوژراوە وەکو گوتم تەنها ئەمڕۆ 900 کوژراوە بریندارە ئەمە زۆر زۆرە بەراورد بە ڕۆژانی ڕابردوو زۆر زۆرە لە ماوەی 39 ڕۆژی ڕابردوودا ئەمە ژمارەی زۆرە ئەمە چی دەگەێنێت ئەمە ئەوە دەگەێنێتکەوە حکوومەتی دەیانەوێت حکوومەتی لوبنان شکست بێنن شکست بە ئاگربەست بێنن شکست بەو دەستپێشخەرە بێنن کە سەرۆکی لوبنان دەستپێشخەری کردووە بەڕاستی ئەم گەمژەیەی ئیسرائیل ئەوە دەگەێنێتکەوە
پرۆسێکی سیاسی هەیە کەەوە کۆمەلگەی نێودەوڵەتی تەنانەت ئەمریکاش کە خەریکێتی بڕیارەکەی نەتەنیاهۆ بۆ ڕزگارکردنی خۆیەتی پێمان وایەکەوە دۆخی ئێستای لوبنان بەڕاستی زۆر ئازار دەچێژن لوبنانیەکان مقاومەی بەڕاستی دەرچەی ڕزگاربوونی بۆ تەواوی لوبنانەکەم چونکە ئیسرائیل بێبەڵێنە بێ پەیمانە پەیمانەکان جێبەجێ ناکات. باش لە سەرەتای قسەکان ئاماژە بۆ کرد کە لوبنانیەکان بۆ پارێزگاریکردن لە خۆیان بۆ بەرگری لە خۆیان ئەم کاریان کردو. ئێمە چەند ڕۆژی ڕابردوو بینیمان سەرۆکوەزیرانی لوبنان ئاماژەی بەوە کرد کە ئێمە نامانەوێت با بڵێن بەیروت بە تایبەتی وەکو غەزەی لێبێت. بۆچی ڕێک نەکەوین لەگەڵ ئیسرائیلەکانە پێش ئەوەی وای لێبێت؟ وەک بینیمان لە فەڵەستین لە غەزە 7,000 کەس کوژرا و دواتریش ئەوان کەوتنە ڕێکەوتن ینی چوونە دیالۆگەوە چوونە ئاگربەستەوە لەگەڵ ئیسرائیلەوە. بۆچی حکوومەتی لوبنان خۆی کۆنتترۆڵی ئەم سنوورانە ناکا بۆ ئەوەی بیان پارێزیە؟ بۆچی خەڵکێک شەڕی بە وەکالەتەکە لە ناوچەکەیە کە وەک خۆت ئەڵەی زیانەکەی بۆ خەڵکی سڤیلە؟ من پێم وایەکەوە هەندێک خەڵک بەڕاستی شەڕی بە وەکالەت دەکەن. لە ڕاستەکەی ئەوەیە کەەوە مقاومە بەڕاستی پاساوێکی هەیە. ئیسرائیل خاچی لوبنانی داگیر کردووە. حکوومەت زۆر ڕوونە بۆ کۆمەلگای نێودەوڵەتی کەەوە حکوومەت ناتوانێت ئەم خاکە داگیرکراوە بەهێز ڕزگار بکاتە. 15 مانگ دەرفەت درا مقاومەی ئیسلامین بەڕاستی بە هەموو پێوەرەکان پابند بوو بۆ ڕێکەوتنەکان. ڕێکەوتنی ڕابردوو ڕێکەوتنی نەتەوەگرتوەکان ئەو ڕێکەوتنەی کە واژۆ کرا دوای ساڵی 2024 ئیسرائیل بە یەک کاتژمێریش پابندی نەبوو 30 ساڵە پێشێلکاری دەکرا 2000 لوبنانی کوشتووە بە هەزارانی دیکە بریندار بووینە چەندین گوندی وێران کردووە شارۆچکەی وێران کردووە سەر و بنی کردووە داری لەسەر بەرنهێشتووە دیبلۆماسیەتی لوبنانی تێیدا سەرکەوتو نەبوو یەک هاوڵاتیشی نەپاراستوە دیبلۆم تەنانەت سەرۆک کۆمار لە هەمان کاتدا نەیتوانی فشاردا ئیسرائیل بکاتە بۆ ئەوەی کەوا وێزگەکانی ژێرخان چاک بکاتەوە دوو شارۆچکەی کریسیان شیعەنا کریسیان ئەمەشی نەتوانی کەواتە بەڕاستی حکوومەت ناتوانێت هیچ کێشەیەک چارەسەر بکاتە ئیسرائیلیش وەکو هەمیشە هەر وەکو کەوە هەیە هیچ شتێک جێبەجێ ناکاتە ئیسرائیل تەنها دەیەوێت درێژە بەجنەکەکە بدات مقاومەش خۆراگر دەبێت بۆیە دانوستان تەنها لەژێر فشاردا دەبێت مقاومەش کاری خۆی دەکات کاتێکەوە سوپای لوبنانی دەوڵەتی لوبنانی ناتوانێت ئەو کارە بکات مقاومە دەیکات و لوبنان دەپارێزێت. ئایا باش بەردەوامی بردومانکردنی لوبنان لەلایەن ئیسرائیلەوە پێت وایە ئەبێتە هۆکارێ بۆ شکاندنی و ئاگربەستەی کە ئێستا لە نێوان ئەمریکا و ئێرانە هاتووەتەکایەوە؟ ما پێم وانییە بەم شێوە بێت بەڵام هەوەکو هەمیشە ئەوەی کە لە لوبنان دەژیت کەوەی کە لە ئیسرائیل تێدەگات بەڕاستی هەمووش جەنگەکاندا هیچ جەنگێک نەبووە لەم کاژمێرانی ڕابردوو پێش ئاگربەست بەڕاستی کۆمەڵکوژی زۆر گەورە دەکات ئیسرائیل ئەمە ئیشی پیشەی خۆیەتی جەنگەکان لەگەڵ ئیسرائیل ئەمە ئەوەی لێ فێر بووین ئەوەی ئێمە لە بەرەبەیانەوە بەڕاستی چاوەڕوانی ئەو کۆمەڵکوژیانە بووین کە ئیسرائیل ئەنجامیان بداتە ئیسرائیل دەیەوێت بەڕاستی ئەم ئاگربەستە و ڕێکەوتنە تێک بدا ئەمە زۆر ڕوونە لە لێدوانەکانی بەرپرسانی ئیسرائیل ئەوان زۆر ڕوونە کە حکوومەتێکی تۆنڕەوە بەڵام ئێران دەیەوێت ئەم ڕێکەوتنە کە سەرکەوتنە بۆ ئێران ترامپیش بە هەمان شێوە دەیانەوێت ئەم ئاگربەستە بچەسپێنن سەرکەوتوو بێتێک کات چونکە هەردوولان سەرکەوتوو بوون ئیسرائیل ناتوانێت پێشێلکرد بکاتە پێش ئاگربەستەکان بە شێوەکان پێش ئیسرائیل تەنها دەتوانێت کۆمەڵکوژی ئەنجام بدات بۆ ئەوەی نەتەنیاهۆ کۆمەڵێک پاساو بۆ خۆی بهێنێتەوە کە گوتی ئێمن کۆمەڵکوژیم کرد و ئەو کارم کرد بۆ دومانم کرد بۆ ئەوەی کەوە لەگەڵ ئەو بۆچوونانە خۆی بگوجێنێتکە لە ئەهلی تەلمود باسی دەکەن بەڵام ئەو ڕێکەوتنە پێم وایە زۆر لەوە گەورەترە کە نەتەنیاهۆ بتوانێت پێشێلی بکات ئەگەر چی کۆمەڵکوژیش ئەنجام بدات. باش ئەمڕۆ بینیمان دوای ئاگربەستەکە ئێران ژمارەیەک ناوچەی لە کەندا و بردومان کرد لەوانە بەحرین کوێیت ئیمارات پێت وایە ئەمە پەرچەکردارێک بێ بۆ ئەو هێرشانەی کە ئیسرائیلی کاتە سەر لوبنان؟
لێرەدا خوازیارم ئەو قستەیە کە دەڵێت ئێران زۆر ڕوونە دەیەوێتکەوە ئەم ئاگر بەسە جێبەجێ بکرێت بەڵام کاتێکەوە هەر فڕۆکەیە کە هێرش دەکات فڕۆکەی جەنگی بێت لە هەر بنکەیەک بێت لە هەر بنکەیەک بێت بەڕاستی ئێران بەرگری لە خۆی دەکات وەڵام دەداتەوە ئێرانەکان بەرگری لە خۆیان دەکەن بەڵام بۆ چوونی خۆم من خوازیارم بەڕاستی دڵۆپێک خوێن نەڕچێت لە هیچ خاکێکی عەرەبیدا لەو جەنگەی کە هەیە کەوا هیچ پەیوەندیان بەو جەنگەوە نییە بەڵام ئەمریکیەکان ئیسرائیلیەکان بەڕاستی ئەو بنکانیان قۆستۆتەوە ئەمەش ئێرانەکان ناچار دەکات و هێرش بکەن وەڵام بدەنەوە زۆر بۆ چوونە سەرم بابەتە هەنکە گوتراون لە ڕابردوش باشە ئەو فشارێک هەندێک لە وڵاتانی دنیای کەن بە تایبەتی چە لەوانە فەڕەنسایە بۆ ڕاگررتنی ئەم جەنگە لەسەر لوبنان پێت وایە ئەمانە کاریگەریانە بێت گومانی تێدانە ڕۆڵی فەڕەنسا زۆر چالاکە تاڕادێکی زۆر بەڵام لەم ڕابردوودا لە ساڵی ڕابردوودا فەڕەنساش بەڕاستی ئەوروپا بەگشتی لاواست بەدیار دەکەون لە نێوەندە نێودەوڵەتەکاندا بە تایبەت لەگەڵ ئەمریکا پێم وایە ناکۆچی ئەوروپا ناکۆچی وڵاتانی ئەوروپا لەگەڵ ئەمریکا لەگەڵ ئۆکرانیا جەنگەکان لەگەڵ رووسیا بەڕاستی کاردانەوەی هەبووە لێکەوتەی هەبووە لە زۆرێک لە هەڵوەستەکاندا ئەوروپیەکانی بەڕاستی دڵگران کردووە لە هەمان کاتدا ئەوروپیەکان پێیان وایەکەوە ئەمریکا بەبێ هەماهەنگی چۆتە جەنگ لەگەڵ ئێرانەوە ئەوروپا بۆچوونی خۆی دەویستە چونکە بازێکی زۆریشان داوە ناتوانێت لە ڕووی ئابوووریەوە پەچی کەوتووە کێشەی زۆری بۆ دروست بووە لە ئەنجامی ئەو جەنگەوە بۆیە پێم وایە کە فەڕەنسا ڕۆڵێکی بەو شێوەی نییە بووە ئەگەرچی لە ڕابردوو چالاک بووە بەڵام تاوکو ئێستا بەردەوامیشێ فەڕەنسا بە ئاراستەی لوبنان کار دەکات چونکە بەڕاستی وەکو داکێکی بەسۆس سەی دەکرێت بۆ لوبنان فەڕەنسا باش پێشتر وڵاتانی دنیاش لە نێویشیانە فەڕەنسا یعنی داوایان لە حکوومەتی لوبنانی کرده بوو کە کۆنتڕۆڵی هەبێت بەسەر تەواوی وڵاتە و هەندێک ناوچە هەیە کە لە ژێردەستی گروپە چەکدارەکانان لە لوبنان کۆنتڕۆڵیان بکات بۆی بارودۆخەکە کۆنتڕۆڵ ببێت پێت وایە ئەوانیش بتوانن ئەم داوایە یان ئەم داوایە بە تەواوی بەسەر لوبنانە بسەپێنن بۆ ئەوەی ینی بێنە پێشەوە لەو پشتیوانیەی کە ئەیانەوێت لە لوبنانی بکەن پێم وایە کەوا ئەم قسەیە ئەمە قسێکی حەقە بەڵام بە شتێکی وەڵام دەدێتەوە کاتێکەوە دەوڵەتی لوبنان چەکی حەزبوڵڵا دادەماڵێت نەک لە گروپێکی دیکە وێرە ئەوەی کە گروپە چەکدارەکان زۆر لە لوبناندا داواکارێکی چییە دەبێت ڕێگە خۆش بکرێت کە ئەمە ڕێگە خۆشکردنە بۆ داگرتنی بەیروت چونکە سوپای لوبنان بەڕاستی هیچ توانایەکی نییە مقاومە دەڵێت کاکە سوپای لوبنان پرچەک بکەن بەڵام ئەمە نەکراوە ئەمە ناکرێتکەوە گالیسکەکان لێکتری جا بکەینەوە کاری لە پێشینەوە ئەوەیە کە ئیسرائیل خۆی بکشێنێتەوە بۆ سنوورەکانی لوبنان باشووری لوبنان دووبارە ئاوەدام بکرێتەوە ئەو کاتە مقاومە قسەی خۆ بکاتێ ئەو کاتە دەڵێت ئێمە سازش دەکەین مقاومە بەڵێ بێگومان کێشە و گرفتێکی زۆر لە ناوچەکە هەیە بە تایبەتی لە ناوچە سنووریەکان ئەمە پێویستی بەوە هەیە لە نەتەوە یەکگرتوەکان بەڕاستی ئەم کێشەیە چارەسەر بکرێ بۆ هەردوو لە یعنی چ بۆ ئیسرائیل چ بۆ لایەنەکانی لوبنانی چ بە حکوومەت بێت چان ئەوانەی دیکە کە بەشدارن لەم ململانیە بەڕێز حکمەت شەحرور نووسەر و شرۆڤەکاری سیاسی لە لوبنانەوە لەگەڵ مابووی سپاس بۆ بەڕێز